سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە سەرتا سەردێڕی چەند هەواڵ. پشتیوانی دایکانی دادخوازی کوردستان لە بڕیاری مانگرتنی گشتی لە ڕۆژی 25 خەرمانان، داواکاری بنەماڵەی فەرەیدون مەحموودی بۆ بەشداری لە مانگرتنی گشتی 25 خەرمانان، کۆبوونەوەی بنەماڵەی ڕەزا ڕەسایی لەسەر مەزاری ناوبراو، راپۆرتێک لەسەر سەرکوتی دادخوازان و چالاکانی مەدەنی لە 20 مانگی ڕابردوو، درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی لاستیکسازی بەرز لە کرمان، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی دەهەمی پارسی جنوبی و بانکرانی پەرستاران بۆ لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئەلبورس. درێژەی هەواڵەکان. پشتیوانی دایکانی دادخوازی کوردستان لە بڕیاری مانگرتنی گشتی لە ڕۆژی 25 خەرمانان، ڕۆژی چوارشەممە 21 خەرمانان، دایکانی دادخوازی شۆڕشی ژینە لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە بڕیاری ڕێکخراوی کرێکاری سنفی و مەدەنی کوردستان بۆ مانگرتن لە ڕۆژی 25 خەرمانان دەربڕی. بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی شۆڕشی ژین ژیان ئازادی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند وەک ئاگادارن 25 خەرمانان ساڵوەگەری گیانبەختکردنی ژینە ئەمینی و دەستپێکی ئەو شۆڕشەیە کە خۆشەویستان و ڕۆڵەکانی ئەمەگیانی ئازیزیان لێپێنا و سەرکەوتنێکدا بەخت کرد. لە سەروبەندی دووهەمین ساڵیەتی گیانبەختکردنی ژینە و ڕاپەڕینی خەڵکی کوردستان و دەستپێکی شۆڕشەکەماندا وێڕای پشتیوانی لە بانگەوازی چالاکانی مەدەنی کوردستان بۆ مانگرتن داوا لە سەرجەم بنەماڵەکان دەکەین لەو ڕۆژەدا یەکتر لە ئامێز بگرن و پێکەوە سەردانی گوڵکۆی ئازیزانمان بکەین. هەروەها داوا لە کاسبکاران و بازاڕیانی بەشەرەفی کوردستان دەکەین ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان لە ماڵ بمێنەوە و نەچنە سەر کارەکانیان. لەو ڕێگەیەوە ڕێز لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی دەگرین و پەیمان لەگەڵ ئاواتەکانیان نوێ دەکەینەوە. داواکاری بنەماڵەی فەرەیدون مەحموودی بۆ بەشداری لە مانگرتنی گشتی 25 خەرمانان. فەرهاد مەحموودی برای فەرەیدون مەحموودی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری سەقز لە پەیامێکدا داوای لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کرد پەیوەست بە مانگرتنی گشتی 25 خەرمانان بن. ناوبراو لە پەیامێکدا ڕایگەیاند ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان هاوکەز لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی قەچڵی حکوومەتی ژینە ئەمینی خەڵکی کوردستان ئامادەی خۆیان بۆ مانگرتنی گشتی ڕاگەیاندووە و بە جۆش و خروشەوە بەشداری لەو هەڵمەتەیە گرتووە دەکەن. خەڵکی ئازادیخوازی کوردستان لەو ڕێگەیەوە دژایەتی خۆیان لەگەڵ ڕژیمی کۆنەپەرستی و جەنایەتکاری کۆمالی ئیسلامی نیشانەدەن و دەڵێن هەموو هاودەردین و یەکچارە نووسمان هەیە، هەر بۆیە بە بۆنەی یەکڕێزی و یەکگرتوویمانەوە زۆر گرینگە. کۆبوونەوەی بنەماڵەی ڕەزا ڕەسایی لەسەر مەزاری ناوبراو. ڕۆژی چوارشەممە 21 خەرمانان بنەماڵەی نەمر ڕەزا ڕەسایی کە ماوەیەک لەمەوبەر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە سێدارە درابوو لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە. ڕەزا ڕەسایی لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینە لە شاری سەحنەی سەربەوسانی کرماشان بوو کە بە کوشتنی ئەفسەرێکی ئیتڵاعاتی ڕژیم تۆمەتبار و لەلایەن دەستگای قەزاییەوە بە ناحەق ڕێعدام مەحکوم کرا. ڕۆژی چوارشەممە بنەماڵەی و گیانبەخت کردووە لەگەڵ نزیکبوونەوە لە ساڕۆژی دەستپێکی شۆڕشی ژینە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە یادی ئازیزی گرت. راپۆرتێک لەسەر سەرکوتی دادخوازان و چالاکانی مەدەنی لە 20 مانگی ڕابردوو. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە راپۆرتێکدا ڕایانگەیاندووە کە لە 20 مانگی ڕابردوو 150 ئەندامی بنەماڵەی دادخوازانی ئێران لەلایەن ناوەندامنێتەکانەوە دەستبەسەر و سزای 75 ساڵ زیندان بەسەر 21 کەسدا سەپێنراوە. بەپێی و راپۆرتە بەلایەنی کەم 21 کەس لە بنەماڵەی دادخوازانی ئێران لە ماوەی 20 مانگی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم بە 75 ساڵ و 8 مانگ زیندانی تازیری مەحکوم کراون. هەروەها 4 کەس لەو بەندکراوانە وێڕای حکمی زیندان سزای 160 زەربەی شەلاق بەسەریاندا سەپێنراوە. لە کۆی گشتی دەستبەسەرکراوان 58 کەسیان ژن و 88 کەسیان پیاو بوون و 14 کەس تەمەتیان لە نێوان 14 بۆ 18 ساڵ بووە. گیان لەدەستدان و برینداربوونی 11 کەس بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی سنە دیواندەرە.
شەوی سێشەمە 20 خەرمانان لە ئاکامی ڕووداوێکی هاتوچوو لە جادەی دیواندەرە بۆسنە 4 هاوڵایەتی گیانیان لەدەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوون بەهۆی خراپی ڕێگەوبانی نێوان شارەکانی دیواندەرە بۆسنە و نزمی کوالیتی ئۆتۆمبیلەکانی بەرهەمی نێوخۆ. ئاماری ڕووداوەکانی هاتوچوو لەو مێحوەرە بەردەوام ڕوو لە زیادبوونە. شەوی سێشەمە بەهۆی پێکدادانی نێوان سێ ئۆتۆمبیلی سەواری 4 هاونیشتمانی بوونەتە قوربانی و 7 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. شایانی باسەکە یەکێک لە بریندارەکان بەهۆی قورسی برینەکەی لە نەخۆشخانەی شاری سنە گیانی لەدەستداوە. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی لاستیک ساسی بارز لە کرمان. ڕۆژی چوارشەمە 21 خەرمانان کرێکارانی شاغڵ لە کارخانەی لاستیک سازی بارز لە کرمان بۆ حوتەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. بەپێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی لاستیک سازی بارز لە ناڕزایەتی بە کەمی حەقدەست لە ڕۆژی 15 خەرمانانەوە دەستیان لە کار کێشایەوە و خوازیاری چوونەسەرەوەی ڕێژەی حەقدەست، پێدانی مەزایە، حەقی مەسکەن، بۆنی خۆراک و پارەی سرویسی هاتوچوو بوون. جێگای ئاماژەیە کە 4500 کرێکار بەشداری ئەو مانگرتووە بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی داهەمی پارسی جنوبی. کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی داهەمی پارسی جنوبی ڕۆژی چوارشەممە 21 خەرمانان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی، وەلانانی پەیمانکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، پێدانی مافی دامەزراندنی ڕێکخراوی سەربەخۆ، ناڕزایەتیان دەربڕی. ناڕزایەتی گەنجانی بێکاری غەیزانیە لە خوزستان. ڕۆژی چوارشەمە 21 خەرمانان کۆمەڵێک لە گەنجانی بێکاری شارۆچکەی غەیزانی خوزستان لە ناڕزایەتی بە دانەمەزراندنی لە شیرکەتە نەوتیەکان و هەوڵاواردن لە شیرکەتی ماڕۆن کۆبوونەوە. ناڕازیان بە داخستنی جادەی سەرەکی غەیزانیە دژایەتی خۆیان لەگەڵ نەبوونی هەلیکار و هەبوونی جیاوازی لە کاتی دامەزراندنی هێزی کاری نوێ نیشاندا و ڕێیانگەاند. شیرکەتە نەوتیەکانی خوزستان وێڕای هەموو داهاتێکە هەیانە هیچ سوودێک بە خەڵکی ئەو پارێزگایە ناگەیەنن و زۆربەی خەڵک لە ڕێژەی هێڵی هەژاریدا دەژین. هەروەها هەبوونی ئەو شیرکەتانە بووەتە هۆی پیسبوونی ژینگە و زیانێکی زۆر بە تەندروستی خەڵک گەیشتووە. بانکرانی پەرستاران بۆ لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئەلبۆرز. بەپێی راپۆرتی شۆرای ڕێکخراوی ناڕزایەتی پەرستاران لە ئێران، ژمارەیەک لەو پەرستارانی لە چەند هەفتەی ڕابردوو بەشداری مانگرتنی سەراسەری کادری دەرمان بوون، بانگێشتی لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی پارێزگای ئەلبۆرز کراون. بەپێی زانیاریەکان لێژەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی وەزارەتی بێهداشت، پەرستارانی ناڕازی بە پێشێلکردنی یاسا و هاندانی هاوکارەکانیان بۆ کارشکێنی تۆمەتبار کردووە. هەوڵی ڕژیم بۆ پەروەندەسازی دژی کادری دەرمان لە حاڵێکدایە کە پەرستاران تەنیا داوای مافە سەرەتاییەکانی خۆیان کردووە و بەرپرسانی ڕژیم لە جیاتی سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان سەرکوتیان هەڵبژاردووە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی نەوشار و قەزەڵحەساری کەرج. بەیانی چوارشەممە 21 خەرمانان حکمی ئێدامی سێ بەندکراو بە ناوەکانی مورتەزا یوسفی، سەجاد بەندەگی و عەبدوڵڕەحمان تاجک لە زیندانەکانی نەوشار و قەزەڵحەساری کەرج جێبەجێ کرا. بەپێی راپۆرتەکان مورتەزا یوسفی پاڵەوانی وەرزشی زۆرانبازی بووە و بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئێعدام مەحکوم و بەیانی چوارشەممە لە سێدارە دراوە. لەلایەکی دیکەوە دوو شارومەندی ئەفغانستانی بە ناوەکانی سەجاد بەندەگی و عەبدوڵڕەحمان تاجک بە هەمان تۆمەت لە زیندانی قەزەڵحەساری کەرج ئێعدام کراون. خۆپیشاندانی ژنانی ئەفغانستان دژ بە گروپی تاڵبان لە کابۆل. ڕۆژی چوارشەممە 21 خەرمانانی ساڵی 1403 ژمارەیەک ژن لە کابولی پایتەختی ئەفغانستان سەرەڕای هەموو بربەستە ئەمنیەتیەکان هاتنە سەر شەقام و دژ بە سیاسەتەکانی تاڵبان خۆپیشاندانیان کرد. لەو کاتەوەی کە تاڵبان دەسەڵاتی لە ئەفغانستان بەدەستەوە گرتووە، ڕۆژانە بە دەرکردنی یاسای نوێن مافی ژنان پێشێل کراوە و هەزاران کچ و ژن لە مافەکانی خوێندن و کارکردن بێبەش کراون.
ژنانی ناڕازی لە بەیاننامەیەکدا ڕێیان گەیاندووە کە ماوەی 3 ساڵە ژنانی ئەفغانستانی لە سەختترین بارودۆخدا دەژین و بەردەوام لەگەڵ دەستدرێژی سێکسی، سزای قامچی، زیندان و سەرکوت خەبات دەکەن. ژنانی ئەفغانستانی داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوی مافی مرۆڤ کرد کە بە گوشارخستنە سەر تاڵبان ڕێگە لە چەوسانەوەی ژنان و هاوڵاتیانی ئەفغانستانی بگرن. وا دوایین هەواڵ کوژرانی 8 فەلەستینی لە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەرکەرانەی باختەری. ڕۆژی چوارشەممە 21 خەرمانانی ساڵی 1403 لە ئاکامی هێرشێکی ئاسمانی ئیسرائیل بۆ سەرکەرانەی باختەری 8 فەلەستینی کوژران. ئەحمەد جەبرەئیل وتەبێژی مانگی سووری فەلەستین بە ئاژانسی فرانس پرسی وت لە هێرشی ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر هاوڵاتیان لە شاری توباس 5 هاوڵایەتی کوژران. هەروەها لە هێرشێکی دیکە بۆ سەرکەمپی ئاوارەکان لە کەرانەی باختەری 3 فەلەستینی دیکە گیانیان لەدەستدا و چەند کەسی دیکەش بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا کۆگای چەک و تەقەمەنی حیزبوڵای لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە، بەڵام ڕێژەی زیانەگیانیەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.